42مین کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانیمان هەبوو وە کۆبوونەوەکە تا ڕادێک 5 ڕۆژ پێش ئێستا ئێمە بەرنامەی کاری کۆبوونەوەکەماندانا بوو کە خۆی لە 4 بڕگەیە دەبینیەوە و بەڵام ئەمڕۆ دوێنێ ئەو ڕووداوانەی کە دوێنێ ڕوویدا ئەمڕۆ یەکەم بڕگەی کارنامەی کۆبوونەوەکەمان کردە بەیاننامەیەک بۆ پشتیوانی و پشتگیری لە خۆپیشاندەران و لە پشتیوانی پشتگیری بۆ داواڕەوەکانی و مافەکانیان و بە تایبەتیش موچە و قوت و ژیانی ماڵ و منداڵیان و هەروەها لەگەڵ لە پاڵ ئەمەیە داوامان کردووەکەوە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی داوای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانیشمان کرد و داوای چاکسازی بنەڕەتی و ڕیشەییمان کردووە لە هەمان کاتە و لەگەڵ ئەوانەشە لە بەیاننامەکەی ئاماژەشمان بەوە کردووە داوامان لە هەموو هاوڵاتیانی بەڕێز و خۆشەویستی خۆنیشاندەری ئەم سنوورانە کردووە کە بتوانن خۆیان بپارێزن لە چوونە سەر دام و دەستگاکان لە توندوتیژی و سووتان و ئەو کارانەی بەرامبەر بە هەموو دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم و دام و دەستگاکانی و بارگای لایەنەکانیش دەبێت خۆیان بپارێزن بۆی کە ئەگەر بتوانن سەرکەوتوو بن یا بیانەوە سەرکەوتوو بن لەو پرۆسەیە کە ئێستا ئەنجامی دەن بە ڕێگایکی مەدەنیانەی پێویستە ئەو ڕێگایە زۆر مەدەنیانە بێ و پرۆسەی دیموکراسیش بەو شێوەیە دەبێت خۆنیشاندان مەدەنیانە بێ و لەبەر ئەوەی کە سەرکەوتوو بن دەبێت خۆیان لە توندوتیژی پارێزن.